لە سنووری هەڵەبجە نزیکەی 30,000 خوێندکار ڕوویان لە ناوەندەکانی خوێندن کردەوە. مامۆستایانیش بەپی ئەو کاتەی بۆیان دانراوە کە 3 ڕۆژە لە هەفتەیەکدا دەوام دەکەن. خوێندکارانیش لەگەڵ کەلوپەلی خۆپارێزی پەرتووکی وانەکانیان پێدرا بۆ ئەوەی لە ڕۆژانی داهاتوو وانەکانی تێدا بخوێنن. ماوەی ساڵێکە زیاتریش لە هاوڕەکان و لە مامۆستاکان دابڕاوم بەڕاستی زۆر بیرمە کرد و ئەو ماوەی کە لە ماڵەوە بووین ساڵێک زۆرە بۆ تەلەبەکە لە ماڵەوە بوو بێزار بوو بێتاقەت بوو ئێوە ئێستش کە هاتوینەتەوە بەڕاستی بە ماوەیەکی کەم ئێمە ناتوانینەوە مەنەجە لەوانەیە تەواو بکەین. لە ماوەکەمە ئەم بابەتێکی زۆرمان خوێندەوە ئێمە ناتوان بە خێرایی بە پێلال بخوێنین لە ماڵەوە هەروە کارگەری لەسەر ئێمە هەیە بۆ ئیمتیحان وا پێمان باشە کەوا منهەجکەم بکرێتەوە بۆ ئیمتیحان چونکە لەو منهەج هەمووی داخڵ بێ ئێمە ناتوانین هەمووی بخوێنین. لێرە دەرگای قوتابخانەکان کرانەوە بۆ خوێندکاران بۆ دەستپێکردنەوەی ساڵێکی نوێی خوێندن. بەڵام نازانرێت حکوومەت دەرگای داواکاری مامۆستایان بەکراوەی دەهێڵێتەوە بۆ ئەوەی جارێکی تر دەرگای قوتابخانەکان دانەخرێن. لە سلێمانیش دەرگای سەرجەم قوتابخانەکان کرایەوە، بەڵام بەشێک لە مامۆستایان دەڵێن بڕیاری بەکراوەی هێشتنەوەی دەرگای قوتابخانەکان لای حکوومەتە نەک ئەوان بەردەوام ببن تا ئەو کاتەی حکوومەت بەڵێنەکانی جێبەجێ دەکات و 30 ڕۆژ جارێ موچەیان بەسەردا دابەش دەکات. لە سلێمانی تەواوی خوێندکاران ڕوویان لە قوتابخانە کردەوە. مامۆستایانیش بەڕازی و ناڕازیەوە چوونەوە ناوەندەکانی خوێندن. هاوکات بەشێکی قوتابخانەکان وانەیان بە خوێندکاران وتەوە، لە بەشێکی دیکەیان تەنیا ئامادەکاری بۆ ڕۆژانی داهاتوو ڕێخستنەوەی دەوام کرا. ڕۆژارێ موچێت ئەیرێتێ کە تۆ پابند بوویت بەکاتەوە ئەویشە بێ کە پابند بێ بە پێدانی موچەوە لەبەرەوەی تۆ ئەرکێکە تێ مافی خۆتە موچە مافی خەڵکە نەک شایستە بێ نەک ئەوە شتێک بە خێری خۆی بداتێ. وەزارەتی پەروەردە خوێندکارانی سەرپشک کردووە لە ماڵەوە بە شێوەی ئۆنلاین وانە بخوێنن، بەڵام بەو مەرجەی بە خێوکەری خوێندکار دڵنیایی بدات لە ئاگاداربوونی خوێندکارەکەی لە کاتی وەرگرتنی وانەکان بە ئۆنلاین. پرۆسەی خوێندن بۆ سەرجەم پۆلەکانی لە یەکی بنەڕەت تاکو 11 ئامادەی دەستی پێکردەوە. دیارە وەک هەمومان دەزانین پۆلی 12 ماوەیەکە بۆ دووەم جار دەستی بە خوێندن کردووە لە 16 بەڵام پۆلی 1 تا 11 ئەمڕۆ بە فەرمی دەستیان بە خوێندن کرد. تەنها ئەوەی ڕاگیراوە باخچەی منداڵانە تاکو 23 مانگ بە ڕاگیراوی دەمێنێتەوە. ڕۆژانە یاخود بە تەناوب دەوام دەکەن ڕۆژێک دوای ڕۆژێک. بڕیارەکانی وەزارەتی پەروەردەیە قوتابی تەنها 3 ڕۆژ لە هەفتەیەکدا دەوام دەکات. لە هەرێمی کوردستان هەفتی دوو یەکەم ڕۆژی ساڵی نوێی خوێندن بوو. 1,800,000 خوێندکار هەن، نزیکەی 150,000 مامۆستا وانە دەڵێنەوە. لە پایتەختی هەرێمی کوردستان دەرگای خوێندنگاکان کرایەوە. سەرپەرشتیارانی پەروەردەش دەڵێن هەموو هەوڵێکیان دەدەن بۆ ئەوەی پرۆسەی خوێندن تا کۆتای ئەم ساڵ بێکێشە بەردەوام بێت. موڕاد ئەحمەد، NRT هەولێر.